بلدۆزەر ئەم ئامێرە بۆ ڕاستکردنی زەوی و پاکردنەوە و چەندان شتی تر دروست کراوە. بەڵام هێزە عراقیەکان لە شەڕی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ لە ژێردەستی تیرۆریستانی داعش وەک خۆیان دەڵێن زۆرترین سوودیان لە بلدۆزەر وەرگرتووە، بە تایبەت لە ڕێگریکردنی ئۆتۆمبیلە بۆ ڕێژکراوەکانی تیرۆریستانی داعش. علی کامل یەکێکە لە شۆفێری بلدۆزەرەکانی هێزە عراقیەکان، دەڵێت تەنها لە شەڕی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ ڕێگری لە 88 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوی داعش گرتووە، نێشتووە بگەنە سەنگەرەکانیان و زەرەر بە سەربازەکانیان بکەوێت. أكثر من 88 سيارة ما مخليها تعبر للقطاعات اللي وراي، لو أس الطريق لو تنصدم بيها وتنفجر السيارة. ڕێگریم زیاد لە 88 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو کردووە، نەمهێشتووە زەرەر بە سەربازەکانمان بکەوێ. ئێمە 26 شوفێرین لەگەڵ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ لەسەر جەمقۆڵەکان دابەش بووین. لە هەموو پێشڕەویەکانیش ئێمە یەکەم ئۆتۆمبیل بووین، سەنگەرەکانمان دەکردەوە و پێشڕەویمان دەکرد، ڕێڕەوی ئۆتۆمبیلە بۆ ڕێژکراوەکانی داعشمان دەگۆڕی و یاخود ڕێگریمان لێ دەکرد و ڕێگایەکانمان لە مینە چێنراوەکان پاک دەکردەوە. اینجا ئۆتۆمبیلەکانی تر و سەربازەکانمان لە دوامانەوە پێشڕەویان دەکرد. لەگەڵ هەر پێشڕەویەکی هێزە ئەمنیەکان سەرەتا شۆفێری بلدۆزەرەکان سەنگەرەکانیان دەکردەوە و ڕێگایەکانیان پاک دەکردەوە لە مینە چێنراوەکان. دواتر سەربازەکان لە دوای بلدۆزەرەکەوە دەستیان بە پێشڕەوی دەکرد. الآمال بلدوزر ما نقدر نطب. أول شيء البلدوزر يطب يفتح لنا سواتر. ئەگەر بلدۆزەرەکان نەبووایە نەمان دەتوانی وەکو پێویست پێشڕەوی بکەین. خۆتان دەزانن داعش ڕێگایەکانی هەموو بۆم ڕێژ دەکرد، لەگەڵ کردنەوەی سەنگەرەکانیش ڕاستەوخۆ دوو بۆ سێ ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوی ئاراستەی سەنگەرەکانمان دەکرد. شوفێرە بلدۆزەرەکان ڕێگریان لە ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان دەکرد، ڕێڕەوی ئۆتۆمبیلەکانیان دەگۆڕی و دوور لە ئێمە دەتەقیەوە، وەزیان بە سەربازەکانمان نەدەگەیشت. دەتوانم بڵێم ئۆتۆمبیلە بلدۆزەرەکان بەقەت فڕۆکەیەکی جەنجی سوودمان لێ بینیوە. ئەو بلدۆزەرانەی هێزە عراقیەکان شۆفێرەکان دەڵێن ئەگەر دەرگایەکان بەباشی داخست هیچ جۆرە گولەیەک لێی کار ناکات و مەترسی لەسەر شۆفێرەکان نابێت. لە 26 شۆفێری بلدۆزەری هێزە ئەمنیەکان لە شەڕی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ تەنها دوانیان لە کاتی پشوو بە گولەی قەناز بەدەستەکانی تیرۆریستانی داعش شەهید بوونە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.